سڵاو ڕێز و خۆشەویستیم قوڵکەن هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بە ڤیدیۆیەکی نوێ ئەوڕۆ یاری گراند تێست ئاتە 5 لەسەر پلەیستەیشن 5 تاقی دەکەینەوە بزانین گرافیکی یاری GTA 5 لەسەر پلەیستەیشن 5 چۆنە کە یاری لە کوردستان بە درایڤەر دەناسرێ گرافیک چەند پێشکەوتووە گۆڕانکاریەکان چۆن هەندێک زانیاری ورتانە سە یاریەکەی ئینشاڵڵا لەناو گەیم پڵەیەکەت پێ دەدەم وەروەها هاوڕێیانی خۆشەویستنیان یاری ینی مۆدی ستۆریەکە تاقی دەکەینەوە لە ڤیدیۆی داهاتوو ئینشاءڵڵا لە هەفتەکانی داهاتوو مۆدی ئۆنلاینەکەشتان بۆ تاقی دەکەمەوە ڕێز و خۆشەویستم قبول بکەن تکا دەکەم لایکی و ڤیدیۆ لە بیر مەکە سەبسکرایبی چناڵەکەم کە گەرنەت کردیا دەیان ڤیدیۆ دیکە ناوازە بڕێوەیە با یەکسەر دەست بە یاریکردن بکەین خۆشەویستانم یاریەکەم لەسەر SSDەکەی پلەیستەیشن 5 ئینستۆڵ کردی وەکو دەزانن لەسەر نووسرا کۆنسۆڵ ستۆرێج واتە لەسەر SSDەکەی پلەیستەیشن 5 خۆی ئەو یاریە نزیکەی 2 خولەک تاوەکو 3 خولەکی پێویستە تاوەکو لەسەر کۆنسۆڵی پلەیستەیشن 4 یاخود ئێکسبۆکس 1 لۆد ببی لەسەر پلەیستەیشن 5 بە هەموو ڕێسا و یاسایەکانی دەبی سەریعتر بین 1 2 3 داین چەند خێراتر لۆد دەبیتن یاریەکە لەسەر پلەیستەیشن 4 بە حیساب دەبێت جوانتر کاری کرد بە جوانتر کاری دەکرد بەڵام دروپی فریم ریتمان هەر هەیە بەڵام لەسەر پلەیستەیشن 5 ئینشاڵڵا دروپی فریم ریتمان نابیتن بەتابەتش گەر لەسەر SSDەکە ئینستۆڵی بکەین بە بەگشتی بزانین چەند دەخایانی تاوەکو یاریەکە دەبی بە حیساب کتاب ڕۆکستار و سۆنی ڕایگەیاندیە نەک ڕۆکستار سۆنی ڕایگەیاندکەوە هەموو یاریەکان دەبی خێراتر لۆدی بەهۆیەوەی کە SSDەکەی پلەیستەیشن 5 واتە هاردی ناوەچەکەی پلەیستەیشن 5 دەتوانێت 5.5 گیگابایت لێکتر کە بگوازێتەوە واتە زۆر زۆر بە خێراتر دەتوانێت یاریەکان لۆد بکە ئێستا دەبینی بەچوی خۆمەزانین چەندە خێرا لۆد دەبیتن پێشتر ئەو لۆد سکرینە زیاتر بوو لە 3 خولەک لەسەر پلەیستەیشن 4 ینی کە دیارەکە دەکرێتەوەکوی دەچێت ناو یاریەکەی 3 خولەکێکی پێویست بوو کەمتر لێ خولەک دێم کەمتر لە 20 بوو I can't believe it man دەڵێ بە پیسی یاری دەکەم خۆ لەسەر پیسەکەی خۆشم یاریەکەم هەر هەیە بەڵام ئێستا زۆر زۆر بە پیسی دەسیچن یاریەکە زۆر زۆر بە پیسی دەسی زۆر نزیکرێتەوە لە پیسی هاوڕێیانگە تووشی دروپی فریم ریت تۆزە یاریەکە خا بۆ ئەوە خەتا لە کۆمپیوتەرەکەمە کە ڕیکۆردی پێوە دەکەم ئەگەر ناخۆی لە شاشەی لە پێشمە یەکجار نەرمە نەرم ئەگەر سەیری جیهانی یاریەکە بکەن چەندە تۆخترە شارەکە چەندە جوانترە زەبچینە دەرەوەی شار و بزان باشتریش بە دیار دەکەویتن ترێڤەر لە دەرێ شاراکیت گرافیک جوانتریش بە دیار دەکەویتن زەبی ترێڤەری خۆڕ کە بیتە چێندەر کەرە زەلام بەخۆ بە دەرپێ قوتەی بەشی ژنانیش لەبەرە ئەوەش گرافیکی یاریەکە لەسەر پلەیستەیشن 5 زۆر ناوازەیە ئەو زەمان ترێڤەر لێرە کوب ڕزگارکەین کەچی داگرین کەچی لێدەین ئەزا ڕاندەمە پێتان بڵم کەوە مەسەلەن ئێستا من چیتم هەیە فەنەکان ئەوە پلەیستەیشن و لێرە دەتوانی فەنەکان دابگرین بۆ نمونە بە هەلیکۆپتەرێک یاخود ئەوە چی بینین سپان ستەم پلەین R2 L1 خڕ ئەولا L1 R1 ئەولا ئەو سیارەمانە دەویست پێویستیمان بە هیاری چییە R1 ئەولا R2 ئەولا چارگۆشە ئەولا L2 ئەوان تۆڕی داڵەمان تۆڕ چۆنە ئەوە ڕێکی ئەوەیە پاسکی دیە ئەوەی زازە سپان RP نەوەمانی نە ئەو تەستان پلین ئۆکێ بەس
چمان هینە ببوورە سیارەی زبڵی مەهینە تێکوانە وات ئۆکێ جارە خڕ ئەو لە ئێڵیەک ئێڵ2 ئەو لە ئاڕیەک ئێڵێک ئەو لە پاس سێ گۆشە ئەتا please come on come back no بەس حاڵێکینە بەخۆ بە قوڕێتیەوە دەستوڕێنە با لێرە بینینە جارە باشە لە هەمان زیچی نیشیە ئەوم پێسکەیت سوار بە Why are you going like that? مرة please مرة no وراوا Finally تاني شتە چ بکەم درم دقیق ساعتە That's so funny, man. So funny. Okay, how's Zara? Come on. Yes. بگەڕێنەوە ناو شاری تەسبرین بەردەوام Hello, Mr. Equana. Look at that, like it's reverie. Stir, you piece of shit! Okay, oh, boy. Come on! Okay, now, please. Crap! ولا يفرقني يفرقني اللي شوية قصدك مقارني كاركترز تذخيرات راه بس با ويذر كي تاكينو وبي اكسترا سوني ديتا او نكشفوهاش ما تاكل ده قد دۆزەکەی خۆم بابڕێن ئەمش دۆزە چوام هەیە ناشاکە
gonna see this? You're always at that fucking golf course. You know I've got a competition coming up. هەوڕێن حەزم لێ بچین ڕەنجی ئەو سیارەی بگۆڕم بیکەمە ڕەنجی ڕەش کە سیارەکەی خۆشم ڕەنجی ڕەشە ئەنەگەر هات دۆزە با بچینە پەمپەکەی سۆری بەعەزەلەمە تکات دەکەم من یوتیوبەرم بەعەزەلەمە مان هەیە ڕێکۆردمان هەیە تاکسی وازم لێ بینەوە ئەوانسە زۆر لایوەکی باشم باشە عکسی ڕۆشت ئەوش سەرینەکە گوتم بە ئەنتەری بسۆڕێمە پۆزی لێدەم What brings you in today? برافادۆ بەفلۆ دوانێت کەلەری بگۆڕین یەکەم شت ئارمەر ئەپگرێد پارەمان زۆرە You got some beef with the ballers or something? ڕیس بریکەریەس بەمپەرەکەش ئەزان فرەنتەکەی وا بزان چی هەیە ئەو ئەوە جوان Fucking sharp. ئەوەش جوان ئینجن گریل وەکوی خۆمی لێکەم ئەو هەیە You got great taste. دوت بەسوودی ئەمە هەر ئەوە دەکەین زارێ پلیت پرایمەری کەڵەر کلاسیک ناو مایت بکەینە مات بلاک متالیک ئەو جوانە من لەو نوعەیە بلاک یس سێکندریەکەش بکەینە متالیک بلاک من هەر لەو شێوازێ ئەو پێ منیش ڕۆڵکەیجەکەش ئەوکەش چێ ئەوە ژوورە نامانێ ڕوف دەزانترم تەنورێ لەو زیاد بکەین با زیادی That بکەین car is a woman, I'd guess her. سپۆیلەر منیتی باش نەیبی سسپێنشن تەواوی نەخوارێ خۆش بڕوە ترانسمیشنیش ڕیس ترانسمیشن با You're gonna want to watch the clutch. زۆر بۆشم دانا ویلەکەی من زۆر من ویلەکەی من ڕەش نییە بەڵام حەز دەکەم ئەوەیان ڕەشکەم شتێکی لەو بابەتەم حەز black fire smoke cache in a black windows in a limo pink we're good yes man goddamn ئەستا ئەوە بە سیارەکی شاز دەچن و بە سیارێکی خۆش نەچی بەزی من ئەو هەموو تەرتیبات شتەی پێوە بێکم وەلی ڕەشمان بابچین هەندێک لەو نیشانە پرسیارانە سەماپەکەی کەینەوە لۆ نمونە دانیچی هەنمان لێ نێزیکە ئەمە هیچ بینە سەر ئێرانە Rangers and Freaks زین بەس پێشوهای بکەینەوە سادە ڕۆژ وە بی
شێت تەنە پارەمە سەرف کرد تازە تیارەکەم تا زوان کردیەوە کوڕی درعشمان بەستەیە بەڵام تیارەکە کاول لەبی درعی بەستی زۆر باشە تیارەکەت کەمتر کاول لەبی کان نەمانگۆ نازانم Look out the way! Whatever. Hello, boy. What's that? You said a man is stuck in a tree. What? And he needs my help? ئەو مشتم نەکردی قەت Part of you would rather leave him there because he's a bit of a dick? What? But you're doing your civic duty. Okay, shit, show me. پیاگ لەناو یارنجیروە کورتانی ڕاک نەقسە لەگە سەجی بکە I don't know. I don't understand. ئاو هەیە ئاو I've officially lost my damn mind. بالضبط What, boy? He just jumped out of a fucking helicopter. هەلیکۆپتەری خفرەدا His parachute fell to open. What? ئاو And now you kind of wish he'd missed a tree. But morality is a human construct and you're not hardwired to think that way? I can't believe I'm getting smart talked by a fucking dog. بالضبط کورتانی قسە لەگە سەجی بکەی فرانکلین زانم Wait, قسەکەی you talking about my kind of bitches or yours? This shit is getting weird now, man. ئەوتێ Hey, پیاگە you wasn't wrong. Look at this fool. Hey, bro! You mind giving me a hand here? Man, that's a cool ass dog you got, homie. What dog? That dog that saved your ass, man. Dude, I have no idea what you're talking about right now. ئەو سەگەکە لێنەوە Fuck. ئاو Hello! When you got a moment. My Seriously. bad, dog. Oh man, that was wild. Woo! See, I'm not an adrenaline junkie. I'm a control junkie. that parachute is intense, man. زۆر زۆر سپاس If دەکەم along the way I figure Please. out what it means to be alive, well then. Okay, so helicopter bin, I think. Here comes my pilot! Let's next level this shit! Yo, Jeff! You wanna take a bit longer next time, dude? Fuck, I gotta learn how to say no. Get in the helicopter. Here's a headset to keep in touch with the Dominator, and a parachute to stop you from dying. All aboard? Okay, Jeff, round 2. Set her up. Roger Oh, that, no, buddy. skip, come on, maybe no, Sure I'm you're okay? That last one was insane! Dude, how crazy was that? I was dropping like a .com stock in late 2000. Cat out of the window. Tell me you got it, please. Tell me you got it. We gotta upload that shit right now. Sorry, man, it's a little out of focus. I couldn't keep you in the shot. I thought you'd press for show. I'm so pumped! Okay, let's shred this! You first, Wuffo. Go on now. Do it! Uh-oh. What's that? It's the sky, dude! Oh shit! Yeah, baby! We're docking on that summit! Legs are open, slamming home! What?
pussy metaphors! Do you see the bikes yet? Bikes? You didn't mention no fucking bikes! Whoa, next surprise, Kimo Sabe! Lunch one long birthday when you hang out with El Dominator! Short and close اه ده biliyor bunu işte ha. İyi bir geleneğler. High-fiving the big man! This is what you call a bear market! Okay, sorry. Paskrivam, I think. Obzam. Ja, otem paskrin. Yo! What's with the early squirt, dude? Dial it back! Hey, wait for me! Başa, okay. Asır rastı. قصدي تخواري. Saddle up, soldier! It's ground attack! Okay, last one down the mountain buys the protein shakes. Pretend you're your dong and hang a left. Whoa! Oh, yakın zara oydakan havrayan. Uh-oh, 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 uh-oh. Razor sharp right, bro! Thank you. Uh-oh. Tabii ki عندك شغلات نتيجة سباس تكون. That's a five-figure bike you're on, and I want you to wreck it! Thank you. هاوڕێیان من هیوایەت خواردنی شەربەتیە بە تایبەتیش شەربەتی ناویچە من ئیچ ڕێزەیەک سەربەتە شەربەتە دەرەجەیەک شەربەتە زۆرم بەدڵە ڤیتامینی زۆر تێدایە کۆمپانیاش مینی پێویستە ئێستا حالیان 600,000 دەفتەرمان داتێ زۆر thank you. Oh no! Frank abandoned the race. Retry. Okay, last one down the mountain buys the protein shakes. How's that? Pretend you're your dong and hang a left. Whoa! Gnarly stretch here. Don't bonk it. باش نەمردم وزارە Razor sharp right, bro. What's the deal here? I got like 30%. It's skill crushing you. Go aggro on the track. Get right up in its grill. Lock session. Precipice of death on the outside. Jump coming up. Shit! Even bigger jump. Whoa! Massive air alert! Get ready for more air! Let's crank this up a notch! All I'm seeing is a semi, buddy, and I want a hard-on!
اینجا دەی بنەوە بۆزنێرا بڕای پێش دەکەتەوە بەڕەن دەداتیانە خۆی خاو کردەوە هذا الراه انزم شلبو أول معنا Yeah, I damn near killed myself, and you wasn't even pushing it. Whatever, bro. I know this bike. I know this body. I was operating at the perimeter of my parameters, and you were being reckless. And now you're mission passed. Wow, graphic. خۆشەویستانم ئەوە یاری GTA 5 بوو لەسەر پلەیستەیشن 5 وەکو دەبینین گرافیکەکەی گۆڕانکاری بەسەردا هاتووە تێکسچەر زۆر جوانترە و گەورەترین گۆڕانکاریش بێگومان دەبێت پێتان شاندم ئەوەیە کەوا تەکانە دوورەوە باشتر دیارن تەڵخەکەی نمایەکە لەسەر پلەیستەیشن 4 هەبوو تقریبا لەسەر زۆر لە پیسی نزیکە و گرافیک یاریەکە بە جوانی جوانتر دیارە و فرێم ڕێیتش باشترە هیوادارم سوودتانەوە ڤیدیۆ وەگەر تاوەکو ڤیدیۆی داهاتوو یادەکەم لایک ڤیدیۆ لەبیر نەکەن سبسکرایب چناڵەکەم بکەن ئەگەر نەتکردیە واتان لەگەڵ هەر لە ئاشتی و ئارامی بمێنەوە